سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاڤەوە هاتوونەتەوە خزمەتان ئازیزان هەروەک ئاگادارن ئەم بەرنامەی هەرجارێ و ئاورێک دەداتەوە لەلایەن و لایەنە جۆراوجۆرەکانی هونەرمەند ئەدیب شاعر نووسەر چووەک دیدار چووەک نووسین لە بەرنامەی هەفتەیەماندا میوانداری بەڕێز هونەرمەند کاک نەجم محەممەد دانیشتووی باشووری کوردستان لە شاری سلێمانی دەکەین هیوادارین تا کۆتایی لەگەڵمان بن. کاک نەجم سەرەتا بە خێراتنت پێ دەڵێم زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەشدا. منیش لای خۆمەوە زۆر سپاسی ئێوە و تەلەڤیزیۆنەکەتان دەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بوون و هەر لە گەشە و پێشکەوتناون. زۆر سپاس. کاک نەجم سەرەتا ئەگە دەکرێت زیاتر خۆتمان پێ بناسەنە هەم بۆ ئێمە هەم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بیۆگرافیکی کورتمان لە خۆتان پێ بڵێ. بەڵێ من ناوم نەجم محەممەد عەبدوڵڵایە ناسراوە بۆ مامۆستا نەجم لە شاری هەڵەبجە لەدایک بووم ساڵی 1970 خوێندنی سەرەتایی و ناوەندیم هەر لەو شارە تەواو کردووە دواتر خانەی مامۆستایانم لە شاری سلێمانی تەواو کردووە هەر لە سەرەتای مناڵی و سەرەتای لایی و دەستم ماوەتە کاری هونەری بە تایبەتی سرود خوێندن و تا ئەمڕۆ بەردەوامم بە درێژایی ئەو چەند ساڵە چەنەها سرود و گۆرانی سیاسی شۆڕژێرم تۆمار کردو تا ئەم ڕۆژ بەردەوام. کاک نەجم چۆن بوو شوێن هونەر کەوتی هۆکاری ئاوێتەبوونی جەنابتان بە خەبات و تێکۆشانی سیاسی کەی بووە چۆن دەستی پێکرد؟ ڕاستی بێ من هەر لە مناڵی وەکو ئارەزوویەک ئارەزووی هونەری گۆرانی وتنی ئەوەم هەبوو ئەنجامی لە شارێکە پەروەردە بووم لە بنەماڵەیەکە پەروەردە بووم کە هەڵەبجە بوو شاری هەڵەبجە بوو شارێ بوو پڕ خەبات پڕ شۆڕژێڕی من هەر لە دەورانی مناڵیوە کە قۆناغی سەرەتاییوە خۆم لە خۆپشاندان و ئەترازە جەماوەری و ئەوانی خەڵکە بینیەوە ئەو کات دژی ڕژێمی دەسەڵاتی بەعس دواتر بەرایەکم پێشمەرگەی حیزبی شووعی بوو حیزبی شووعی عێراق واتە لە بنەماڵەکەەوە هەستی سیاسی و شۆڕژێڕی هەبوو پەروەردەیەکی بڵێن شۆڕژێڕی هەبوو منیش لێەوە وردە وردە پەیوەندیم بە کاری سیاسی و خەباتی سیاسی وانەوە کرد دواتریش لەگەڵ هونەرەکەمە گرێمدا و تا ڕۆژ بەردەوامم بەو شێوەیە من هاتمە ناو خەباتی سیاسی بڵێن ناوەندی هونەری دوام بڵم لە 17 ساڵیدا من یەکەم سرودم بۆ گیان بەخت و کردوان خوێند کە ئەو کات ئەو برایم کە باسم کرد پێشمەرگەی حیزبی شووعی بوو گیانی بەخت کرد بۆ گیان بەختکردنی ئەو هەموو گیان بەخت و کردوان بە سرودێک دەستم بەکاری هونەری کرد. کاک نەجم سەبک و ئاوازی سرودخوێنی جەنابتان سەبکێکی تایبەتە لەسەر ئەم نەوع لە سەبکە ئاواز و موسیقیانی زیاتر قسەمان بۆ بکەیت ئەمە نەوعێک لەوانەیە کە هەروەکو بۆ خۆشت باست کرد موزیک یا ئاوازێکی ئێعتراسی پێناسە دەکرێت؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ من ئیشارەتم پێیا هونەرەکە من حەزم کرد لە بوارەی ئینسانی و چینایەتی و ئەترازیەکە ئیش بکەم زۆر هونەرمەند هەبوون لە بواری عاتفی و لە بواری نەتەوەی وانە کاریان نەکرد من حەزم کرد ئەو سەبکە جیاوازەم هەبێ من گۆرانی عاتفیشم هەیە ئەوە نییە بڵێم دژی عاتفم یا دژی ستەمی نەتەوەیم بوون دژی هەموو ستەمەکانم لە هونەرەکەشمە بۆ هەموو ستەمەکان سرودم وتووە گۆرانی وتووە لە زۆربەی ئەتراز و ناڕەزایەتەکانە لە زۆربەی مەراسیمەکانە بەو سەبکەی خۆم هاتووم لای من مەسەڵەن هونەر وەزیفەیەکی ئینسانی چینایەتی هەنی تۆ هەر نابێم لایەنە عاتفیەکە بگری و معاناتە ئینسانی و چینایەتی و ڕەنج و دەردەداری و مەینەتەکانی تری ئینسان بخەیتەوە لاوە من پێم وایە
تعبیرکردن لە ژیانی ئینسانی هەژار و زەحمەتکێ و کرێکار و خەڵکی ڕەنجدەر هونەر جوانترەکە، هونەر ڕەونەقدارترەکە، ینی هونەر کەماڵترەکە. هەیە پێی وایە مەسەلەن نابێتەوە هونەر بەسی تۆ بە سیاسەتەوە یا ئەو شتانە بێنیتە ناو هونەرەوە. بەڕای من هونەر جگە لایەنە ستاتیکیەکەی وەگوتم لایەنە ئینسانی و چینادێکەشی دەبێ ئیشی بۆ بکەی. مەسەلەن لەبارەی ستەمی نەتەوایەتی من پێم وان نییە کۆتایی هاتن بە ستەمی نەتەوایەتی کۆتایی هاتن بێ بە ستەمە ئینسانیەکان یا ستەمی چینایەتی ئەو ستەمانەی کە لەسەر ئینسان هەیە، لەسەر ژن هەیە، لەسەر مناڵ هەیە، لەسەر کرێکار هەیە. من هەوڵم ماوە لەسەر تەواوی ستەمەکان کار بکەم، بڵێم تعبیر بکەم. بەلای منەوە هونەر جۆرێکە لە سیاسەتکردن، سیاسەتکردن بەمانە کۆمەڵایەتێکی، بەمانە ئینسانیەکەی، بەمانە دیفاعکردن لە ئازادی، لە مافی ئینسان، لە یەکسانی، لە وشارکردنەوەی خەڵک، لە جۆش و خرۆشدانی خەڵک، لە پێشڕەوی پێشەنگکردنی خەڵک. ئەمە هونەر ئەبێم هەموو ستاتیکایی تا کۆبێتەوە، نەک بەتەنها تعبیر لە هەستی نەتەوایەتی و تعبیر لە هەستی عاتفی. من ئاوا هونەرەکەم ئاواش بەرداوام، ئاواش لە هونەر گەشتم. بەردەوام بیت. کاک نەجم هونەرمەندانێک لە کوردستان تا ئێستا هەن کە تاچ ئاستێک توانیویانە لە بواری کۆمەڵاتی یاکو فەرهەنگ و دابوونەریتی پێشکەوت و هەڵسوراون تا چەند توانیویانە ڕۆڵیان هەبێت؟ بەداخەوە توانم بڵێم لەو بوارە کە باسی کرد زۆر هونەرمەندانمان زۆر کەمە. هاتوان بڵێم ئەو دەور و نەخشەیان نییە بەداخەوە. ئەمڕۆ ئەوەی لە ناوەندە هونەرەکە لە ناوەندە کۆمەڵایەتێکە زیاتر هونەرمەندانی سەر بە ڕەوتی بۆ ژوازیە، زیاتر هونەرمەندانی وەک ئاماژەم پێیا ناسوێ ناڵز هونەرمەندان ینی سەرمایەداری توانیوێتی کەڵک لە هونەریش وەربگرێت، کەڵک لە هونەرمەندانی وەربگرێت بۆ تەبلیغکردن بۆ بەژەوەندی و بۆ ئەو سیستەمە کار بکە. من پێم وایە دەبێت هونەرمەندانیش لایە بکەنەوە، ینی لەو لایەنەشا خزمەت بکەن، هەر بەتەنها ئەو لایەنی نەتەوایەتی وەک باسم کرد لایەنی عاتفی نەبێت. دەبێت ڕۆڵ و نەخشیانە بێ، بە تایبەتی هونەرمەندانی ئەوەی پێڵێ هونەرمەندانی ئازادی خواز و هونەرمەندانی پێشکەوت و خواز دەبێت ڕۆڵیان هەبێت لە مەراسیمەکانە، لە ئەعترازەکانە، لە ناڕەزایەتیەکانە، ینی هەڵوێسیان هەبێت بە هونەرەکەیان، بە خۆیان، بە مۆقیفیان. زۆر باشە، با لەگەڵ بینیران بچین یەکێک لە بەرهەمەکانت بینی. زۆر باش. لەسەر پێبێ دەرگای زینداندا خرابێ، هەتا تفەنگ لەسەر پێبێ دەرگای زینداندا خرابێ، ئازادی کەیبوونی هەیە شەقام بخوێن سوور کرابێ، ئازادی کەیبوونی هەیە شەقام بخوێن سوور کرابێ. کە کامێرە و پێنووس بشکێ میدیای ئازاد لەکوێدایە، هەتا دەنگێ کبکرابێ دیموکراسی بێبەهایە، کە
کامێرە و پێنووس بشکێ میدیای ئازاد لەکوێدایە هەتا دەنگێ کە بکرابێ دیموکراسی بێبەهایە دەلێگەڕێن ڕۆژنامەکان چیا نەوێ دەری برن دەلێگەڕێن باڵدارەکان بۆ کوێ دەخوازن هەڵخرن هەتا تفەنگ لەسەر پێبێ دەرگای زینداندا خرابێ ئازادی کەیبوونی هەیە شەقام بخوێن سوورکرابێ سەدان ساڵە چارەنووس و ئایندەمان نادیارە لەم ئاگر و جەنگەڵادا گەرومان نوقمی هاوارە سەدان ساڵە چارەنووس و ئایندەمان نادیارە لەم ئاگر و جەنگەڵادا گەرومان نوقمی هاوارە هەوارێ لە دژی ستەم هەوارێ لە بێدادی هەوارێ بۆ مافی ئینسان هەوارێ بۆ ئازادی هەتا تفەنگ لەسەر پێبێ دەرگای زینداندا خرابێ ئازادی کەیبوونی هەیە شەقام بخوێن سوورکرابێ کوێیا مافی مرۆڤ هێشتا مرۆڤ هەر کۆی لایە هێشتا برسێتی و هەژاری دەژینا هەر مۆتەکایە کوا لەکوێیە مافی مرۆڤ هێشتا مرۆڤ هەر کۆی لایە هێشتا برسێتی و نەداری دەژینا هەر مۆتەکایە کەی ڕەوایە دوای ڕژانی زەریایە خوێن وەها بژی لە وێڵاتی خۆرابین و لە نێو تاریکیدا بمری هەتا تفەنگ لەسەر پێبێ دەرگای زینداندا خرابێ ئازادی کەیبوونی هەیە شەقام بخوێن سوورکرابێ شەقام بخوێن سوورکرابێ
خوێن سوور کرابێ کاک نەجم شاملو دەڵێ تەرجیح عەدەم شیعرم شاملو ئەیناسی یەکێک ئەڵێ تەرجیح عەدەم شیعرم شەیپور بێت نەک لایلایە بە بڕوای ئێوە هونەر تا چ ئاستێک دەتوانێت شەیپوری بێداری و بەرەو پێشچوون بێت ئەمە تا چەند لە ئەندیشەی ئێوە موجودە و بیر دەکاتەوە من پێم وایە 100% ئەو گزارشەی شاملو وایە هونەر خۆی ئەوەیە شتێکی تر نیە ینی مەسەڵەن ئێمە باز لە هونەرێکی پێشکەوت و خواز و هونەرێکی بڵێن چەپ و کۆمۆنیزم و سۆسیالیستەکەین ئەمە سۆسیالیزم شتێ نییە بڵێن مارکس لە کارگەیەکە دروستی کردوێ ئینگلس لە کارگەیەکە دروستی کردوێ ئەمە حرەکەیەکی ئیجتیماعی ئەمە ڕەوتێکە هەبوو پێش مارکس پێش ئینگلس پێش فۆیرباخ ئەمە ئیتر لە بیدایەتی بەشەری ئەمە کۆمۆنی سەرەتاییمان هەبوو ئەمە شتێ بۆ دوای دابەشبوونی بڵێن چینەکان و دۆزینەوەی کشت و کاڵ و دۆزینەوەی پارە و بەو شێوە دیالێکتیکی حیات هات شتەکان هەموو دابەشبوون و بەرژەوەندی و دەوڵەت دروست بوو ئەمانە هونەریش بەو شێوەیە دابەش بوو نەتەوەکان بەو شێوە دابش لە ئەسڵا ڕێگەوەی شاملووە من خۆم لەگەڵ هونەرێکی لەو شێوەیە مەسەڵەن ئەگەر دەرد و ڕەنج و ئازارەکانی ئینسان نەبێ ئەو هونەرەش ئەوا جوان نابێت ئێستا لە تەواوی دنیا زۆربەی ئەو پێشبڕکیانەی ئەکرێ مەسەن لە بواری فلیما لە بواری ئەدەبا لە بواری لە زۆر بوارەکانە ئەو بەرهەمانەی کە یەکەمی ئەو ڤیزیکاڵانەیەنن یا بڵێن یەکەمی ئەو پێشبڕکیانەیەن زیاتر ئەو بەرهەمە ئینسانی و چینایەتی و دەرد و ڕەنج و ئازاری ئینسانەکانە نەک بەرهەمە بڵێن ناسیۆنالیستەکان یا بەرهەمە بۆ ژوازگە یا بەرهەمە توند و تیژی و بڵێن ئەکشنەکان زیاتر بەرهەمە ئینسانیەکانە مەسەن لای خۆمان کەسێکی وەک بەهمەن قوبادی کاتە فلیمی ساتی بۆ مەستی ئەسپەکانەکە دەرد و ڕەنج و ئازاری ئەو خەڵکە بڵێن هەژار و زەحمەتکێشەی سەر سنوورەکان ئەو کۆڵ بەروشتانە پیشانەیە ئەمە چەندێک بڵێن خولیا و بیرکردنەوەی کاک بەهمەنیتیایە ئەتوانم لەم لە ساهشتا دەرد و ڕەنج و ئازاری و خەڵکە زەحمەتکێشەیە بۆ سنوورانەوەکە ئەو بەرهەمەی دروست کردووە لای کاک بەهمەن قوبادی بۆ زۆربەی بۆ منی ژەوایە ینی منیش ئەگەر دەرد و ئازار و ڕەنجی و خەڵکە نەبێ منی ناتوانم سرود دروستکەم من یەک پێڵم من فترێ لە گەڕێکێکی هەژار و زەحمەتکێشە کرێچی بووم هەموو ڕۆژەکە لە ماڵ هاتمە دەرەوە ژنومێردی ئەبینی لە شوێنێکی ڕووخاوە وەکو کولانەی ینی تەشبیه نەبێ کولانەی مریشک و سەگ و ئەوانە یانێ لەگەڵ ڕێز ماڵم وەکو ئەوە بوو لەوە ئاژین هەموو ڕۆژە من ئەم دیمەنەمە بینی هەتا دووریش کەوتنەوە چوونە شوێنێکی تر دوای شارەوانی دووری خستنەوە وتی ئێوە دیمەنی شار ناشرینەکەن ینی چەندەها دیمەن و چیرۆکی وایە من ڕۆژانەی بینم ینی ئەمانە بێ بە ئیلهامێ لای من کە سرودێ لە دایگە بێت لای من بڵێن گۆرانێکی سیاسی دروزە بێت لای من شیعرێک دروزە بێت لای من بەو شێوە یانی تۆ ئەو شتانە بینی لە ئەو جیاوازە چینایەتیە بینی ئەو سیستەمە بینی ڕۆژانە ئەو دەرد و ئازارانە بینی ینی شتت لا دروزەکە تۆ هەر نابێ هەر کۆمەڵێ شتی بڵێن ئام ببینێت ئەبێ من پێم وایە هونەر من خۆم وام هونەر ڕێک وەکو ئەو کامێرە من خسوومەتە سەر شانم هەموو گۆش و قوژبنێکی ئەو خەڵکە هەژار و زەحمەتکێشە و ئینسانەی پێ تەسویر دەکەم ئەوە گزارشی لیەکەم بە هونەرەکەم ئەوەی بتوانیم ئەوی توانیمە لە ماوەی ئەتوانم بڵێم لە 1970 تا ئێستا تەقریبەن 34 ساڵ بە بەردەوامی من ئاوا هونەرم کرد من لەگەڵ ئەو لەگەڵ ئەو گزارشەی شاملوام 100% کە ئەژڵەیە عەفوو لە ئینسانێک کە هەر خۆتی 1000 چیرۆگە گێڕمەوە ئەگەر غەمی نان لێمگەڕ کاک نەجم ئەڵبومی کۆکراوەیت هەیە؟ بەڵێ من ئەلبومێکم هەیە هەمووی سرودی
بڵێن شۆڕژێڕی و چینایەتی ئەوەیە. دوو ئەلبومیشم هەیە کاتی خۆی کردومە لە نەوەدەکانە، گۆرانی عاتفێ لەگەڵ تیپی مۆسیقای هەڵەبجە و سلێمانی و چەند گروپێکی ترە. زۆر باشە بچین بەرهەمێکی دیکە بینین لەگەڵ بینێران. هەڵە برجەکەم چ بنێرم بۆ مەزارێت جرابکوانێ بۆ کۆڵانی شەوی تارێت هەڵە برجەکەم چ بنێرم بۆ مەزارێت جرابکوانێ بۆ کۆڵانی شەوی تارێت لە هەر کوێ بم ئەشکە باران یادگاریە لە هەر کوێ بم ئەشکە باران یادگاریە بزایەکیش کە دێتە لام ناچاریە بزایەکیش کە دێتە لام ناچاریە کۆترێ بووی لە ئاشتیار و ئاسمان لامەت پڕ بوو لە نێرگز و شعری گۆران دەوارەوە کە لاوەیە بگرە باوەیەش تا بەخچەکان پڕ بناوە لە گوڵی گەش تا بەخچەکان پڕ بناوە لە گوڵی گەش تا بەخچەکان پڕ بناوە لە گوڵی گەش بڕوانەمە ئازاری تۆ بژێمەوە نەمامی غەم بەهاری تۆ خاڵی جارێ بە لەیلایە ئەتخەوێنم بەسەر لاوە نەمەی حوزن بۆ ئەهێنم لەسەر لاوە نەمەی حوزن بۆ ئەهێنم لەسەر لاوە نەمەی حوزن هەڵە برجەکەم چ بنێرم بۆ مەزارێت چرابکوانێ بۆ کۆڵانی شەوی تارێت لە هەر کوێ بم ئەشکە باران یادگاریە لە هەر کوێ بم ئەشکە باران یادگاریە بزایەکیش کە دێتە لام ناچاریە بزایەکیش کە دێتە لام ناچاریە زامارەکەم نیسان چرات هەڵکەوە جوانی بۆڕ و سیماکات سیمات بەراوە هەستەوایی تر بەسیە خەزانی ڕووبکە بە شادی و شعر و بەستە و گۆرانی ڕووبکە بە شادی و شعر و بەستە و گۆرانی ڕووبکە بە شادی و شێر و بەستە و گۆرانی هەڵە برجەکەم چ بنێرم بۆ مەزارێت
چرام کوانێ وەکوانی شەویتانێ لە هەرێکوێ بم ئەشکە باران یادگاریە لە هەرێکوێ بم ئەشکە باران یادگاریە بزایەکیش کە دێتە لام ناچاریە بزایەکیش کە دێتە لام ناچاریە هەڵابژە خۆشایە ئای ماڵ لەبەر باخایە با سەرێ بەیۆ ئای چون جاری جارایە باخی میر خۆشایە ئای شنەی مردانایە بەهاران جێگەی ئای خۆشی و سەیرانایە بەهاران جێگەی كيف سيرانايا بهاران جيغي واي كيف سيرانايا اماني عزيز واي بناي شاوايا تاسيتو كروايا واي يشقر فراوايا کاک نەجم بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد چەندین بەرهەمی شۆڕژگەڕانەتان تۆمار کردووە کە زۆریشن ناوەکانیان کەمێک ئاماژتان پێکردووەتمان خۆشوی زیاتر لەسەر مە قسە بکەین چۆن بووی بیرت لەم بەرهەمانە کردەوە شێر و موسیقاشت بۆ داناوە بە تایبەت ئەوەی دوایین بەرهەمەت لەسەر هەڵەبچە بوو زیاتر لەسەر ئەم بەرهەمە قسەمان بۆ بکەین لەسەر بەرهەمەکەی هەڵەبجە من ئاماژەم پیاکە من چ سەپیەکم هەیە لە هونەرات چۆن هاتمە ئەو ناوەندەوە یا ئاماژم بۆ شتانە یاکەیتر ئەمە شتێکە پەیوەندی بە هەم بە بیڕای خۆمەوە هەیە هەم بۆ واقعی کۆمەلگاکە هەم بۆی کە ئێمە لە کۆمەلگایەکە ژین کە سیستەمێکی پیاو سالاری سیستەمێکی سەرمایەداری بەڕێوەیە باو یعنی هەموو جیاوازی سیستەمەکانە بینم منیش ئەو شتە یعنی بە شێوەیەکی بڵێن واقعی لەمسم کردووە ئەی بینم پێم زەرورە بە ئەرک وەزیفەیەکی ئینسانی و هونەری خۆم ێزانم وەک پەیامێک وەک وشیارکردنەوەیە وەک خزمەتێک بیگەێنم بە خەڵکی بە تایبەتی ئەو گۆرانەی هەڵەبجەش و سرودەی هەڵەبجەش من سرودم زۆر کردووە بۆ هەڵەبجە و لە زۆر فیزیڤالەکانی هەڵەبجەشە بەشداریم کردووە ئەو دوا سرودەشم هەر بۆ ئەو ژینۆسایدە بوو ئەمساڵ هەستم کرد زۆر فەرامۆش کرا زۆر لەبیر کرایانی تۆ کە بڵێن جینۆسایدێکی گەورەی وا توانم بڵێم لە ئاستی هۆلۆکۆستی جوولەکایە لە ئاستی قەتڵ و عامی ئەرمەنایە ینی 2 ساڵە بە بیانووی کۆرۆناوانە و یادێکی شایستەی بۆ ناکرێت بەڵام لەولاوە چەنەها یاد و چەنەها مناسەبەی شت کرا لە مایم 2 ساڵە بۆ هەڵەبجە هیچ شتێ نەکرا من هەم وەک یادکردنەوەیەکی ئەو ژینۆسایدە و هەم وەکو تەحەدایەک بۆەوەی کە بۆ یادی هەڵەبجە ناکرێتەوە من ئەو سرودەم کردم ساڵ کاک نەجم بە هیوای لەم بوارەدا زیاتر هەڵسوڕاویت من هەتا تەندروست باش بووم هەتا تەمانم هەبێ بەڵێنەکە بە خۆم و بۆ خەڵکە هەژار و زەحمەتکێشە و بە ئێوە و بە هەموو ئینسانێکی چەپ و ئازادی خواز و شۆڕژێر لە هەر شوێنێکی کوردستان لە هەر شوێنێکی جیهان بێ من بەردەوامە لەو جۆرە سەبکە ئەوەی کێشەی منە تەنها ئەوەیە بۆ بەرهەمەکانم پێویستیم بە سپۆنسەرە بێ پێویستم بە ئیمکانی ماڵی و ئیعلامی ئەوە بێم ئەوەی زیاتر من ئیسفادەی لێەکەم مەسەڵەن مەراسیمەکانە ئەتراز و ناڕەزایەتێ جەماوەری و کرێکاری و چینایەتەکانە بەشداری تیاگەم هونەرەکەمی تاگەن بەرهەمی نوێت بەدەستەوەیە بەرهەم زۆرە بۆ مناڵان بۆ کرێکاران بۆ ژنان ینی بڵاو بوونێتەوە بەڵام بەرهەمێکی بێتەوە بەدەستەوە هەیە بەڵێ بەدەستم وێ بەرهەم بۆ مناڵان هەیە دیسان بۆ ژنان هەمە ینی بەداخەوە هونەرمەندانی ئێمە بواری ینی
هوەرێکە بەهاو بڵێن شخصیاتی ژن پیشاندا وەک ئینسانێن نییانی فەرامۆش کراوە زۆربەی ئەو گۆرانیانەی زۆربەی هونەرمەندانێڵێن هەر هەمووی لەگەڵ ڕێزمە سوکایەتی و بێحرمەتی و بێبەهاکردنی شخصیەتی ژنە بەداخ وەکو کاڵا وەکو سکز وەکو لەش لە هونەرەکەیانە تعبیر لە ژنەکە یعنی هەنێ هونەرمەند هەیە هەنێ تێکس هەکا بە گۆرانی ئەیڵێت ینی بەداخەوە فیوداڵێکی سەدەکانی ناوەڕاست بێنە وا بیر ناکاتەوە لەم جیهانگیریە لەم سەردەمە پێشکەوتنا لەو سندۆنی پەیوەندیاتەوە بێت لە هونەرەکە تا بڵێ بێهۆشنە و دەستی دووە یا بڵێ چواردە ژنەیەنم حوتی گەورە کزبی و حوتی بێهۆژن بێ و چەنەها یعنی شتی ژن ئینسانە ژن دەستی دوو یعنیی خۆمە لە یەخچاڵە نەماتۆڕە نەسیارێ لەگەڵ ڕێزمە ینی بەداخەوە هونەر ئەبێ کارێکی وا بکە هەیبەت و شخصیات و بەها بۆ ئینسان بۆ ژن بۆ کەرامەتی ژن گەڕێنە بەڵام بەداخە هونەرمەندان هەمان بیرکردنەوەی کۆمەلگاکە هەمان بیرکردنەوەی خەڵکە فیوداڵەکە هەمان بیرکردنەوەی ئینسانێکی بڵێن پیاوسالار یعنی بیرەکاتەوە بەرامبەر بە ژن بەرامبەر بە ئینسان بەڕاستی من ئەگەر وەزیری ڕۆشنبیری ومە کۆمەڵی هونەرمەندم ینی محاسەبەکە لەسەرەوەی کە و هەموو بێڕێز و بێ احترامیەکەن بە ژن بە ئینسان لە هونەرەکانە هونەر ئەوە نییە تۆ بۆ شێوەی ئیسفادەی لێ بکەیت هونەر هەم پەیامە هەم ستاتیکایە هەم ئەوەیە کە تۆ خەڵکی پێ وشیارکەیتەوە خەڵکی پێ واوەتر بەری بڵێن ئاسۆ بیرەکانی فراوانکەی جۆش و خۆشی بیتێ بەو شێوە بەداخە و هونەرمەندانی ئێمە ئەو بوارەیان فەرامۆش کرد مەش پەیوەندی بە هەم بیرکردنەوە و هەم بە ناهوشیاری لەگەڵ ڕێزما و هونەرمەندانەوە هەیە و هەم بەوەش کە ئیتر تەشویقەکرێن و پارەیەکی زۆریان بۆ ڕژێ و هاوکاریەکرێن و بەداخەوە کەناڵەکانی ژیان لە ئێمەیانەکەن بە یان بەنە هەور و ئەو خەڵکانەشی خۆیان بە فیمینیستوانش دانەوانش بەدەم گۆرانیەکانیان و هەڵەپەڕن چەپڵیان بۆ لێن دیداریان لەگەڵاکەن بەداخەوە یانە بێ من بەو شێوەی هونەرم بکردایە من ئەو هونەرمەندانە بینم ئەو هونەرەکە من لێرەوە شەرمەکەم من لێرەوە تەریقە بمەکە کە هونەرمەند نازانم چۆن ئەو تێکستانە بەکارێن من پێم وایە ینی لە هونەرە سەریکی ترین شت تێکستە ینی ڕۆحی هونەرەکەی تۆ ماهیەتی تۆ بیری تۆ پیشانەیە ینی فەرهەنگی تۆ پیشانەیە ئەو تێکسە تێکسەکە ئینسانی نەبێ تێکسەکە جوان نەبێ من هەرگیز نایکەم بە سرود نایکەم بە گۆرانیەگەر پێدوانیە هی ئەم سیستمە بێ ئەم دەسەڵاتە بێت کە تەسیراتی لەسەر فەرهەنگەشدانە بێت بەڵێ من پێتەڵم بەڵێم ئەوەیە سیستەمی زاڵ ئەوەیە بیری ڕای زاڵ ئەوەیە هونەرمەندەکە شۆی ئەیتر هونەرمەندەکەش خۆی ئەوە بیرکردنەوەکەیەتی بەداخەوە زۆربەی هونەرمەندانی ئێمەش هەر هەمویان هاتووە هەم بڵم لە سەدان 95 هونەرمەندان هەمووی لە بنەماڵەیەکی لە خێزانێکی هەژار و زەحمەتکێش و دەستکرد و ڕەنجکێش هاتوە دەر زۆربەی هونەرمەندەکان بڕۆ ژیاننامەیان بخوێنەوە هەر هەمویان زۆربیان مناڵی هەژار و فەقیر یان لە بنەماڵی هەژار و فەقیر و زەحمەتیەدا بەڵام کە هونەرەگەن دش بە چینەکەی خۆیان دش بە بەرژەوەندی خۆیان دش بە هاوچارەنووس و هاوچینەکانی خۆیان کاک نەجم دەنگت دەنگی خەڵکە دەنگی ناڕزایی خەڵکە دەنگت هەموو ئێش و ئازارەکانی کۆمەڵگایە باسی ئەسپانسەرت کرد ئەسپانسەرەکانت باشە سەر ئەسپانسەر دەکرێت لەلایەن چیەوە دەکرێت ئەگەر ئەسپانسەر کراوی من ئەوەی کە لازمە دەکرێت من سپۆنسەرتوانم بڵم نەکراوم زۆر بە کەمیەوەی سپۆنسەری من بووە وەکو ڕاگەیاندی بڵێن ئازادی حیزبی شووعی کوردستان و عێراقەوە هیناوایتر هەمووی من لەسەر بڵێن گیرفانی خۆم بووە بۆ شوێنی سپۆنسەرم نەبوو من کاک نەجم من پرسیارێکم نییە وەکو هونەرمەندێک هەڵبەت دەگە بۆ خۆت ئەزانی
شتێک کە جێماوە بە قسەکان زیادکەی فەرموو لە دوایشدا وەکو هونەرمەندێک پامت بۆ کۆمەڵگا چییە؟ بەڵێ ڕاستی بێ من شتێکی وەهام نەماوەی زۆربەی شتەکانمان وێتە لە بەرنامەیەشی واشە هەر ئەوەندە شت دەوترێت مەڕاستی من ئەوەی ماوەتە بێڵم مەسەلەن بۆ ئەم داگیرکاری بڵین سوپای تورکیا و بۆ ئەم سروشت وێرانکردن و بڕینەوەی دار و درەختی سروشتی کوردستان و بۆ ئەم تۆبارانەی ڕژەمی جمهوری ئیسلامی ئێران و بۆ ئەو بڵین تەجاوزانەیەکی ئێکن ئەم دەوڵەتانە بەرامبەر بە کوردستانی باشوور یا لە بەشەکانی تری کوردستان لە سووریا لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا لە باکوور دەبێ هونەرمەندان لەم بوارە شایانی هونەری شۆڕەجێری بکەن هەڵوێستیان هەبێ بە هونەرەکەیان بە چوزانم بە ئەتراز و ناڕەزایەتێکیان لە نێو کۆمەڵگا لەسەر شەقام ئەوە شتێ بوو کە من حەزم کرد باسی بکەم پەیامی منیش هەر توانم بڵێم هەرە و پەیامە ئینسانی شۆڕژێڕێ هەر ئەوەیە بۆ خەڵک کە ئینسان هەرگیز نابێ بێ ئومێد بێت چ لە شۆڕشا چ لە خەباتە چ لە هونەرە چ لە کۆمەڵگا ڕاست هەنێ ستەم هەیە هەنێ نەعەدالەتی هەیە هەنێ خەفەخان و سەرکوت و زیندانی و ئەمانە هەیە بەڵام ئەوانە درێژە دەکێشێ بەڵام تا سەر نابێ ئینسان نابێ لەژێر باری ئەم زوڵم و ستەم و ئەم ناخۆشی بڵێن قەیران و بڵێن غەریبی و هەندەران و نازام چی بڵێن بە تەواوی ئەم وەزعێتە نابێ بێ ئومێد بێ ئومێدی هەبێ وەکو شامل و ژەڵێ حەزەکەم بۆ نەی شامل و کۆتایی پێبێنم من بە هیوای ئەو ڕۆژەم تەنانەت گەر خۆم نەمابم با ئێمەش نەمابین توانینانی لە داهاتووە نەوەکانی دوای ئێمە مناڵەکانی ئێمە ئەو جیهانە ببینن کە ئێمە خەباتمان بۆ کرد کە پێی نەگەیشتین بۆ هیوایە من هیوادارم کە خۆشمان بیبینین کە خۆشمان نەمان بینی من دڵنیام نەوەکانی ئێمە مناڵەکانی ئێمە ڕۆژەکە بێ ئەو دنیاە ببینن کە ئێمە خەباتی بۆکەین بۆ هیوایە هیواداری هەر سەرکەوتوو بی کاک نەجم سوپاسدان زیاتر و بەردەوام سوپاس بۆیەوە زۆر سوپاس زۆر سوپاس ئازادی خولیا یەکسانی لە شارانەوە وا هەموو هاتووی خەونی ئازادی خولیا یەکسانی باڵی پێگرتووی بەرەو ڕووناکی نانیشینەوە هەتا کۆبانی باڵی پێگرتووی بەرەو ڕووناکی نانیشینەوە هەتا کۆبانی کۆبان ئێمەیە ئێمە کۆبانین خەونی ئازادی خولیا یەکسانین کۆبان ئێمەیە ئێمە کۆبانین خەونی ئازادی خولیا یەکسانین شۆڕش و گیانی بەرخۆدان پێناسەی نوێژم ئەی ژنی کۆبان بەژنت بڵندە وەک بەژنی هەتاوانە سەنگەرای ژان بەشانی پیاو و خاندت قەڵای پیاو سالایی بەژنی شەڕابان ئێستە ناودایی ڕوخاندت قەڵای پیاو سالایی
لە هەموو جیهان ئێستا ناوداری ژنی شۆڕژگێر کیژی کۆبانی مارشی ئازادی نەغمەی یەکسانی ژنی شارەبان کیژی کۆبانی مارشی ئازادی نەغمەی یەکسانی ژینە جەنگی ئازاو نەترسی تار و مارەکەی کۆنە پەرستی ورە و ئیرادەی بەرزی ئینسانی تاریکی شەقێت کیژی کۆبانی شکاندت تەوقی ڕەشی کۆیلێتی پساندت کۆت و بەندی دیلێتی شکاندت تەوقی ڕەشی کۆیلێتی پساندت کۆت و بەندی دیلێتی ژنی شۆڕژگێر کیژی کۆبانی مارشی ئازادی نەغمەی یەکسانی ژنی شارەبان کیژی کۆبانی مارشی ئازادی نەغمەی یەکسانی بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتینە کۆتایی بەرنامەیەکی تر لە دیدار و ڕاوە زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون کاتێکی خۆش بەوە هەموو لایەک